لەم کاتتان باش خۆم بە خۆشحاڵەزانم هاتینەوە خزمەتتان بۆ بابەتێک بۆ چیرۆکێکی کە ئەویش چیرۆکی شوعەیبە ملباریک. ئەزانی بۆ ئەڵام شوعەیبە ملباریک لەبەرەوەی زۆربەی زۆری موسڵمانان گەڕیان ئاڵانوەتە دەموچاوی من هەردوو چاوەکەم پێم وتن کە چەڵم چاوم نابینێ لوتم خوارە دەمودانم ناشرینە هەرچی جێگا هەیە ئەوەیە دەی تۆش پێغەمەری ناشرینێ هەیە سەباسی ئەم شەومان باسی شوعەیبە ملباریکە. شوعەیب ئەڵێ ئەگەر بدایە بە قەسابێک 2 شیش گۆشتی لێ هەڵ ناکڕان لە هەموو لەشی شوعەیب 2 کیلۆ گۆشتی پێوە نەبوو. بەڵێ وردە ئەڵێ کۆمنت وڵ ئەپیە هەیە باشە ئەوە هات ئەوە یەکەم کۆمنت لە لای کاکە ئومێدەوە هاو سەرچاو کاکە ئومێدیان سەرچاو کاکە کۆچەر کاکە دیاکۆ سەرچاو هاتن هەموو لایەکتان بەخێر بێن. بەڵێ چیرۆکی ئەم شەویشمانەیەکە لە چیرۆکە بەلەزەتەکانی ناو قورئان ئەمیش هەڵگری 36 ئایەتە. هەوڵەیە مەگەر لەبیرم نەچێ لەگەڵ هەموو چیرۆکێکە ئایەتەکانی قورئانیش دانێن بۆ ئەو موسڵمانە سمێڵ قوتانە بۆ ئەوەی جا زۆر جار زۆربەی برادەران یا ئەڵێ گوو بخۆ یا ئەڵێ درۆکەی بەبێ ئەوەی درۆیەکی من ڕوون کاتەوە یان ئەڵێ برا ڕۆ تۆ ناشیرینی خۆش مەزانم ناشیرینم ئەمەیان ئەڵێ مەیمونی باشە کاکە ناشیرینی مەیمون چییە نازانم جا بۆیە ئەمڕۆ منیش گەڕە ئاڵێنمە شوعەیبە ملباریک. کەس ژنی نایایە ئەو نەحبوز بوو یەک کەس ژنی نایە ژنی هەر نەهێنا. جا بابەتی ئەم شەومان بەڕاستی بابەتێکی بەلەزەتە ئەمیش وەکو پێماوتن یەکێکە لە چیرۆکەکانی ناو قورئان. جا بیرتان نەچێ ئەم پێغەمەرەش عەرەبە. ئەرە نازانم لە دوای ڕووداوەکەی لوتەوە ئەوەی کە دوێنە شەو باسمان کرد طبعاً ئەم شارەی شوعەیبیش دراوسێی شارەکەی لوتە نزیکن لەوێوە. نازانم عەرەبە لەکوێوە هەڵتۆقیوە لە ناو ئەمانەیە ئەم عەرەبانە لەکوێوە گەیشتونەتە ئێرە لەکوێوە هاتوون. بەڕاستی ئەوەیە ئەڵێ نەوەی عەرەب لە ئیسماعیلەوە هاتووە بابە ئەمە باسی ئیسماعیل نییە ئەمە زۆر دوای ئیسماعیلە نازانم نەوەی ئیسماعیل بۆ گەیشتەوە ئێرە هاتن بۆ سەر بەحری مەیت بەم شێوەیە. باسی ئەم شەومان لە مەدیەنە. مەدیەن دێیەکە با بڵێن شارێکە هەرچەند ئەڵێ قەریە ناکاتە شار قەریە واتە دێیەکە. لە ناو ئەم دێیە خێڕایەتی دروستە بێ. خێڕایەتی چی؟ یاریکردن بە تەرازوو جا ئەزاین چی گورە هەر ئەمڕۆ هەر گڕ و عەلەیکوم سەرچاو کاکە هەرێم سەرچاو کاکە هێژوان هەموو لایەکتان بەخێر بێن چاوتان ماچەکە. دەنگ و ڕەنگ باشە زۆر باشە کاکە مەحەمەدیان هەموو لایەکتان کاکە وەرزێر هەموو لایەکتان بەخێر بێن چاوتان ماچەکەم ببورن لەوانەیە ڕووچاومەوە ئەوە نەبێ بەباشی ئینەکە ببینم چونکە بە تەلەفۆنیش بەڕاستی بە تەلەفۆنیش لە خەتم ئەوەیە تۆزێک ناخۆشە. کاکە بەشیر ئەڵێ گڕ و عەلەیکوم سەرچاواتن. جا ئەم قەومە یاری تەرازویان کردووە. ئەوە جارێک ئەزانین چی جارێک چوون بۆ بایعی مێنایەوە بایعەکەمان حاجیەکی پیرە بوو لە کاتی بایع تەوزیعکردنە خەڵکێ کردە دەرەوەی کاتی نوێژە ئەچن بۆ مزگەوت باوەڕ و قەناعەتە هەبێت چەندێک خەڵک سەرەی گرتووە ئەو دوکانی داخستۆ و چۆ بۆ نوێژەکەی خەڵک چاوەڕێی کردووە تا نوێژەکەی کردووە هاتوۆتەوە. جا یەک باوەشە بەردی لە تەنیشتی خۆیەوە دا نابوو مەگەر بەس خۆی سەری لەبەری دەرکردایە
ڕۆژێک نازانم چی بوو کێشای برنج بوو نازانم چی بوو بۆی کێشان بەڕاستی ئەبووە 7 کیلۆ بووایە 7 کیلۆی بۆ کێشام منیش هاتم بۆ لە هاتمە خوارەوە لە لای برادێکی شووتی فرۆشم ویستم شووتی بکڕم ویستم شووتی لێ بکڕم وتی ئەوە چێ وتم کورەوە بایعەوێرانەکەی وەرم گرتووە و بایعەیە وتی ئەزایی چی وتی کاک بادێ بێنە با بۆ هینکەم بۆ هینکەم زام ئەویان لێ نەکردووی ساختیان لێ نەکردووی ئەویان 7 کیلۆیە بەحسا بەبێ 7 کیلۆ بێ کەچیش کێشانەی کرد باوەڕ و قەناعەتێ هەبێ 6 کیلۆ و 1 تۆز بوو 6 کیلۆ و 1 تۆز بوو یعنی لە ڕوبعێکیش کەمتر بوو یعنی 6 کیلۆ و ڕوبعێ نەبوو 6 کیلۆ لە بینی ڕوبعێکا یعنی بڵێن 250 غرام 6 کیلۆ 250 غرام بوو حاجی سەری بڕۆیشتایە نوێژی نەڕۆی باشە ئەگەر تەرازوو بازی لەسەر تەرازوو بازی لە ناوی بردوون لە هیچ کاتێکا بەقەدەر ئێستا تەرازوو بازی نییە لە ناو کێشە لە ناو ئیسلامەکانە کورە ماڵتان ئاوا بێ جارێکینێکم کڕی تەنەکەیەک ڕۆنم کڕی لە کوردستان بووی تەنەکەیەک ڕۆنم کڕی نازم تەنەکەی 5 کیلۆیی بوو چی بوو بردمە ماڵەوە ئەزانی چی بوو ئەم ڕۆنە باوەڕە بێ یەک تەبەقی سەری ڕۆن بوو هەر هەمووی پەتاتە بوو پەتاتیان پێفرۆشتە بوو ئیکابرا لە ئێرانەوە هاتبوو کورە هەر هەمووی موسڵمانە کاکە لەوەتەی لە بەریتانیا هەم غەشم نەبینیوە لە تەرازوو بازیە چونکە تەرازۆگە هەر لە لای خۆتە خۆتەی کێشی خۆت تەرازوو عینەکەکەی نە لە عەدادی بۆ نمونە عەدادی گاز و بەنزینە نییە نازانم لێرە نییە بەس لە ناو وڵاتە ئیسلامەکانە هەر هەموویان کار و کاسبیان تەرازوو بازیە هەتا ئەمڕۆژ ئەگەر بێت و بە تەرازوو بازی لە ناو برابێتن ئەوە هیچ کاتێک بەقەدەر ئێستا کاتی ئەوە نییە کە بەڕاستی هەرچی میلەتی موسڵمان هەیە لە ناوی باچنکە هەر هەمویان تەرازوو بازیەکەن ئەمە یەکێک لە سیفەتی ئەم قەومە بوو سیفەتی دووەمیان ئەزانی چی بوو گومرگیان دانابوو گومرگیاندا نابوو هەر قافڵەیەک لەوینەوە بڕۆیشتایە هەچوون ڕێگەیان لێگرت و نەیانێشت بڕۆن هەتا زەریبەی ڕێگەکەیان لێ نەسەندنایە ئیجا باشە ئەگەر لەسەر ئەمە بێ خۆ زۆربەی بۆ نمونە ئەو چی پێڵێن ئیمارات بە زەریبەژی بەس تەنها ئەو ڕێگەیە کە خەڵک شتی لێ گوازێتەوە ئەو هەموو پارە و دەوڵەمەندیە هی ئەو زەریبەیە هی ئەو زەریبەی ڕێگرتنەیە باشە خۆ هەر نەک زەریبە باشە بەس نییە نانکوژن و خوان ناکوژن و شتەکانیان لێ بسێن خۆ مەحەممەد کاروانەکانیان کوشت و شتەکانی لێسەندن یعنی ئەگەر بێت و لەسەر ئەوەشە ناوی ببردنایە ئەبوایە مەحەممەدی لە پێش هەموو کەسە ناو ببردایە چونکە بەڕاستی مەحەممەد دۆڵگر بوو ڕێگر بوو چەتە بوو ئەمانە چەتەش نین ئەمانە تەنها گومرگیان خستۆتە سەر ئەو ڕێگایە کە پیایان ڕۆیشتون ئیتر هەر لە پڕ شوعایبە ملباریکیان بۆ نێرێ شوعایب هەر لە خۆیانە جا شوعایب عەرەبیشە شوعایب عەرەبە پیاوێکی زۆر ناشیرین من ئاسایی پیاوێکی ناشیرین هەرچە من زەعیف نیم بەڵام ئەو ملباریکە ئەڵێ نییە ئەڵێ بدایە بە قەزا بەشی دووشیش گۆشتی لێ نەبووە شوعایبە ملباریک هاتو وەکو هەر پێغەمبەرێک داوای لێ کردن کە خوا بپەرستن و واز لە تەرازوو بازی بێنن و واز لە ڕێگری بێنن و واز لەوە بێنن وەدیان دانیشە ملباریک دانیشە ئەگەر پیا بوویتە هەر ژنیانیایەتی ئەمەیان قسەی خۆم بوو ئەمەیان ئاەت نییە بەس پێڵێن ینی جواب بێنەوە وەلحاصڵ من زۆر سوپاس کاکە ئاراش جا ئەوە قسەی خۆم ئەوە جاری وا هەیە کاکە ئاخر شتەکان واگەێنێ پیانەوە دووە دانیشە کەسی ژنی نەیاوەتی ئەوەنە داماوە هەر ژنێک لەوانەیە داوای هەر ژنێکی کردبێ و دوێتی کۆرە ئەمە هەر یەکەم شەوجانی دەرەچێ بەسەرمەوە هێزی تیان نییە ڕۆحی تیان نییە جا هەر بەڕاستی لە بیچم و بۆدیە زۆر ئەوە بووە زۆر وێران بووە
دوو چڵێسقان بووە بۆیە منیش هەر لە سەرینەکە نووسیم چیرۆکی ئەم شەومان شوعیبە ملباریکە. بەڵێ هاواریان لێکە کورە ئەی هاوار کورە واز لەمە بێنن کورە واز لەوە بێنن. جا سەیری کە لەم ئاەتانەیە ئەزانی سەڵات یعنی چی؟ لە هەموو قورئانە سەڵات یعنی نوێژ، بەس لەم ئاەتانەی شوعیبە سەڵات یعنی دینەکەی. لە هەر جێگایەکە سەڵات هاتبوو لەو ئاەتانەی شوعیبە باسی نوێژ ناکە، یعنی دینەکەی. سەڵات لێرەیە بە معنای دینەکەیە. دینەکەی وتیان ئەم دینەی تۆ تەداخل لە هەموو شتێکەکە ملبارێک ئەمە چییە هێناوتە هەر لە خۆتەوە کاکە دیارە نەیتوانی وەکو ئەمان ڕێگری بکات و وەکو ئەمان بازار و تجارەت بکە. خوای نەماوە دوێنی من پێغەمبەرم هاتۆ دوێنی من پێغەمبەرم و خواڵێ وەهامەک ملبانێ کوراچی ناوە نەن ئەوە زین چییە؟ ئەوە بۆیە ئەوە قسە لەگەڵ شوعیبە ملباریکەکەم چونکە موسڵمانەکان زۆر هێرشەکەنە سەر دەموچاوی من لە کاتێکا من خۆم هەزانم کە جوان نیم، من خۆم هەزانم ناشیرینم. بەڵام دڵنیابن هاوسەرێکم هەیە لە هەموو دنیاە شتی وەها نییە، لە هەموو دنیاە هەموو دنیا بگەڕێ بۆ من ئافرەتێکی کەی وەکەوەی تیانە کە من بە خەونیش لەوانەیە بە خەونیش بیرم لێ نەکردبێتەوە کە ئەوە ببێ بە هاوسەری من بەڕاستی لە خۆ من خۆشترەوێ، چونکە هەردووکمان وای بۆ یەکتری. باشە هەرچەندە منیش ملم باریکە ئەوەتانێ بەس من خۆم ناڵم ئەوە ببێ بەس یەکجا و ئاش نییە ئەوە تا ئینەم هەیە ئەگەر سەرم بەڕن بەشی عاشەتێکەکەم. بەڵێ ئیتر زۆر داوای لێەکەن و زۆر ئەوەی لێەکەن زۆر داوە لە قەومەکەیەکە کە واز لەم شتانە بێنن ئەڵێ جیقاجیق مەکە ملباریک بەم شێوەیەمە ئاەتە ئەڵێ ملباریک ئەتەوێ بوو بەسینەوە چاڵەکە بۆ هەڵکەنین و بۆ خەینە چاڵەکە و بەردبارانەکەین خەڵکەکە پێڵێ کوراڵێ لەبەر تەنها لەبەر قەومەکەونا لەبەر قەومەکە ئەوە ناکەین خەڵمەکەشی کەسی باوەڕی پێ نایەن خەوم و کەسوکارەکەی خۆشی کەسی باوەڕی پێ نایەن. کورە ئەڵێ ئاخر ئەی هاوار بۆ واشێت بوون بۆ باوەڕ ناکەن کاکە نەتان بینی لاپاوی نوح چی لەو خەڵکە کرد؟ ئاگاتان لەو لاپاوە نەبوو خوا ناردی بۆ نوح و هەموو ئەوانەی لە ناو برد؟ ئاگاتان لەو کیمیاوێ نەبوو بە هەواوە خوا ناردی بۆ قەومی هود؟ ئاگاتان لەو سەوتە هینە نەبوو کە بۆ ساڵحی نار مێشکی هەمویانی تەقان ڕووی ڕەشکردن؟ کورە با زۆر نەڕۆین ئەڵێ ئەها سەدومی دراوسێمان ئاگاتان لێ نەبوو خوا چۆن بەربارانی کردن و بەبەر هەر هەمویانی لە ناو برد؟ ئەڵێ ناوەڵا درۆکە ئەڵێ ناوەڵا برا درۆکە ئەمانە هیچی ڕووی نێ هەمووی چیرۆک باوەڕی پێ ناکەن کورە ئەڵێ چاق ماکە مەر دۆبریان قسە قۆڕانە لە کوێنی دانیشە ئەڵێ ئاخر با دوعا نەکەم شوعیبە ملباریک تووڕە بووە ئەوێ ئەڵێ با دوعاتان لێ نەکەم کورە ئەڵێ بڕەچی لە دەسێ بیکە تڕکە لەبەر کەسوکارەکەشی نەبووە ئەیسە نییە ئێسامان بەسیتەوە بەربارانمانە کرد لە ناومانە بردی بەس لەبەر ڕێز بۆ کەسوکارەکە ناتوانێت خۆ تۆ کەسێکی نا ئەوەنە بەهێزیت نا ئەوەنە زیرەکیت نا ئەوەنە شان و شەوکەت هەیە وەڵحاصل دانیشە بە دەردی خۆتەوە ئەویش ئیتر تووڕا بێ خوای نامێنێ یاکسەر دەست بەر زەکاتەوە بۆ خواڵێ خوایە وەرە سوڵحمان کرد خوایە ئەگەر لەسەر حەق وەرە جوان ئیتر خواش یەکسەر بەدەمیەوە خوایەت بەدەم شوعیبە ملباریکەوە ئەڵێ جا پێیان ئەڵێ شوعیب پێیان ئەڵێ
ئەڵێ دەی سەگی سەگ بابینە چاوەڕێی غەزەبی خوا بکە ئەوانیشەڵێ باش ئەوە چاوەڕ ئەڵێ پێش ئەوەی کە خوا ئینەکە بکات شوعەیب و ئەوانەی کە باوەڕیان کرد باوەڕیان پێکردووە باوەڕ ناکەم یەک کەسیکە باوەڕی پێکرد بێ با بڵێن دووسێ کەسیکەش باوەڕی پێکرده بوو خوا نەجاتیانەیە و دووریانە خاتەوە ئەوان دوورە خاتەوە و لەپڕ یەک گەرما هەڵەکا لێیان گەرمایەکیان بۆ هەڵەکات خەریکە گڕەگرن هەر هەمووی خۆیەکا بە ماڵەکانە لە ژێریشەوە منجەنیقیان بۆ داگیرسێنێ ئاگر نییە ئاگر عەرزەکان بۆ وشکە کاتەوە ها بەر هەیە لە هاوینا پێ بخەرە سەری پێ هێلکە بتەقێنە سەرە و بەردە یەکسەر بۆ دەکا بۆتە برژێنێ بۆ دەکا بە هێلکە و ڕۆن ئەڵێ ئەوانیە ئاوای لێکردن جا ئەم بانگ و سەڵایەشی تایە وەکو بانگ و سەڵاکانی هین وەکو ئەوەی قەومی ساڵح و وەکو ئەوەی قەومی چی پێڵێن قەومی لووت و ئێسەش لێرە لە قەومی شوعەیبە یەکسەر ئەقریشکێنێ ئەو قریشکەیە یەک پارچە ئاگرە ئەری لەوانەیە باسی داینەسوور بکات نازانم ئەبێت داینەسوور بوو بێ و دوێنی ئەوە نیە ئاگر فڕێەیە باسی داینەسۆریش ناکە باسی خواگە خۆ ناکرێ بڵێن خوادا داینەسۆر خوا بوو خۆ ناکرێ بڵێن داینەسۆر مەلایکەت بووە داینەسۆر بۆ ئاژەڵ بوو بەس دامە داینەسۆر نییە خوایە جوندیەکانی خوایە تە جوندیەکی باە و جوندیەکی ئاگرە و جوندیەکی بەڵێ گەرما و ئاگریان بۆ هەڵەکا و ئەم قەومە یەک پارچە سووتێنێ کەسیان لێ دەرباز نابێت لەسەر چی؟ لەسەر ئەوەی گومرگیان داناوە کە خەڵک بەو ڕێگایە ڕوا گومرگێکن یعنی سەرانەی لێسێنن لەسەر ئەوەی لە کاتی تەرازوبازیە هینیان کردووە تەرازوبازیان کردووە یعنی وەکو حەقی خۆی نەیان ناوە بێ وەکو باسی مام حاجیم کرد 6 کیلۆ یابوو بە من بە 7 کیلۆ 6 کیلۆ برنجی یابوو مێ بە 7 کیلۆ ئاوایە ئیتر نییە جا ئەگەر بێت و خوا لەسەر ئەوە ئەو قەومەی لەناو بردبێ ئەبوایە لەسەر ئەم کارە باشە چی وڵاتێک هەیە گومرگی نەبێ چی وڵاتێک هەیە گومرگی دانە نابێ چی وڵاتێک هەیە تەرازوبازی نەکا باسی وڵاتە ئیسلامیەکانەکەم وەکو بۆم باز کردن کاکە ڕۆن لە ئێرانەوە هاو کاتە ڕۆن لە ئێرانەوە هاو باوەڕ و قەناعەتان هەبێ 5 کیلۆ ڕۆنم کڕی بوو بەس تەبەقەی سەرەوەی ڕۆن بوو کە هەمووی ژێرەوە پەتاتە بوو کۆراژە پەتاتەکەش بە عەمەل بەهاتە باش بوو پەتاتەکەش یەک پارچە هەمووی کەڕووی گرتە بوو چونکە دیار بوو مابووەوە پەتاتەکەش کەڕووی گرتە بوو وەکو پەتاتەش نەدەتوانی بێخۆی ئەجا ئەمە ئاوایە کاکە ئەگەر لەم چیرۆکە تێنەگەی کە قسەی قۆڕە ئەوە ئەبوایە لەسەر ئەم تەرازوبازیە ئەم ڕۆژخوا بە هەمان شێوە ئەو ئاگرەی بەردایە لە هەموو وڵاتە عەرەبیەکان و لە هەموو وڵاتە ئیسلامیەکان و بیوتە ئێوە هەر سەگ و سەگباب و ساختەچین و هەرچی ساختەچێتی هەیەیکەن لە تەرازوایکەن کورە گومرگتان داناوە لەسەر خەڵک جازین چی خۆجاری وا هەیە هەر گومرگەکە نییە کورە لە سەروی گومرگەکەشەوە یەک چنگ پارەی کەش لێسێنن وەکو بەخشیش یەڵن بڕۆی کورە هەر دزیەکی کامەکە نازانم کێ ئیشی توجارەتەکە و کێ توجارەتی کردووە شتی هێناوە بردووە چونکە من لە کوردستانە ئیشمانەوە بوو باوەڕ و قەناعەتە هەبێ لە هەموو سەیتەرەیە ئەبوایە چنگە هیمان بکرد بە گیرفانی نەکانە هەر لە خۆیەوە بیانویان پێگرتی هەر لە خۆیەوە ئەها و شتی تیاکە یا شتی هەڵەوەشان شتی وێرانە کرد باشتر بوو شتێک باە بێ ئەزای چی نەجاتێ ببێ دایکەوا بێ
ئەوەی کە من یامە پێ هەر تاوانبارم ئەوەش کە وەری گردووە هەر تاوانبارە برا سێبەسێ تەلاقی شوعیبە ملباریکە چەند ژنیشی نەهێنابوو کەوتە بێت ئەزانین چی ئەوانە هەمویان نوێژانە کرد هەر هەمویان مسلمان بوو هەر هەمویان نوێژکەر بوون هەر هەمویان ئێستا لەم مانگە شالەوانەیە ئەوانە هەر هەمویان بەڕۆژوو بن بۆیە من بابەتەکە دوور و درێژ ناکەمەوە ئەمە بابەتی شوعیب بوو جا سبەی شەو ئەچینە سەر ئەو بابەتەی کە خوا ئەو چیرۆکەی کە خوا شانازی پێوەکە جوانترین و خۆشترین چیرۆکە کە لە هەموو چیرۆکەکانە لە لای خوا چیرۆکی یوسف خۆشترین و جوانترین چیرۆکە ئەمڕۆ باسی شوعیبە ملباریکم کرد ئەمڕۆ باسی ئەو شوعیبە ناشرینەم کرد کە کەسشی پێ ناکرد سبەی شەو باسی لوسکەترین پێغەمبەرتان بۆ ئەەکەم باسی جوانترین پێغەمبەرتان بۆ ئەەکەم کە ئەڵێ ئەگەر جوانی مرۆڤی جیهان بکە بە 4 بەشەوە 3 بەشی لە لای یوسف بووە یعنی جوانی هەموو مرۆڤایەتی بیکە بە 4 بەشەوە 3 بەشی جوانی لە لای یوسف بووە ئەرە نازانم ئەمی یوسفە بۆ ئاوا بە جوانی دەرچووە بۆ ئاوان ناسک و نازار بووە تۆ بڵێ هێشتیان قەلان ناچێت چونکە لەو کاتەیە لەو سەردەمەیە خەتەر بووە بردبێتیان و فرۆشرابێ و دەرهێنرابێ لە بیر و کڕین و فرۆشتنی پێوە کرابێ و ئەزانی چی بە بوختان نەکەین بەڵام زەحمەتە عیب نەبێت سەلامەتیش دەرچوو بێت چاوتان ماچەکەم و شەوتان شادی وادارم سرم نێشان بێتن ئەمە بابەتی شوعیب بوو کە هەڵگری 36 ئایەتە شەوتان شاد